بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه. گەیشتینە ئاەتی هەشتا و هەشتی سوورەتی تاها. ئاەتی هەشتا و هەشت تاوەکەری ئاەتەکانی پێشوویە کە گوتمان کاتێک موسا سەلامی خوای لێبێ چوویە کێوی تۆڕ بۆ دیدار و گفتوگۆ لەگەڵ خوای گەورە. دوای ئەو سامیری پلانێکی دانا کە لە خشڵ و زێڕی خەڵکی کە دەڵێن وەریگرتبوو لە قبتیەکان، پاشان هێندێک لەو زێڕە تایبەتی کە بۆ خۆشی هەبووە کەرستە خاوەکەی کە زێڕی لێ دروست دەکرێت لە ناو ئاگردا تەوان گەرمی کردبوو، دواتر بە خەڵکی گوتووە خەڵکینە ئەوە خوایەکەی موسایە. لەبیری چووە خەڵکەکەش ئەو کاتە سادە بوون لەبەرەوەی یاڵەن شکڵەکەی لە شکڵی مانگای چووە و سامیریە دەڵن بە خۆشی مانگا پەرست بووە و کەفووی پێکردووە دەنگی لێ هاتووە و بۆڕەی لێ هاتووە. ئەو کاتە دەنگ هاتن لە شتێکی لەو بابەتەدا جێگای سەرنج بووە، وانە قەدیم لە وڵاتی خۆشمان کە رادیۆ و تەلەڤیزیۆن و شت داهاتووە زۆر بەسەرهاتی سەیر و سەمەرە هەنە کە خەڵک تووشی سەر سوڕمان و شتی زۆر ئەوە بۆ چونکە یەکەم جار بوون شتی وا ببیستن و ببینن. وایە مەسەن تۆ 40 ساڵ پێش ئێستا یەکێک پێی گوتمای مەسەلەن کەسێک لە ئەمریکا تۆ لێ ڕادەتوانی قسمەکەی ببینی و قسانیشی لەگەڵکەی گاڵتەت پێ دەدات. وایە یان هێندە تووشی سەر سوڕمان دەبووی لەوانەیە کەسەکەت بەلاو زۆر زۆر گرنگ بە کە بتوانێت شتێکی لەو بابەتە بکە. بەڵام کە زۆر دووبارە بوویەوە شتەکە لەکن دەبێتە شتێکی ئاسایی. جا هەر باسی ئەوەی دەکات دەفەرمێت فەئەخڕەجە لەهم، گوتمان پێشترە هەن دەرسی پێشووتر زێڕەکان هەڵدایە ناو ئاگر، ئەو زێڕەی لە خەڵکی وەریگرت بوو بە خەڵکی هەڵی گرت بوو، ئەو جار لە زێڕەکەی خۆشی هێندێکی دیکەی لەگەڵ تێکهەڵ کرد کە تێکهەڵی کرد تەمان زێڕەکە نەرم بوویەوە و شل بوویەوە پەیکەری گوێرەکەیەکی لێ دروست کرد. جا باسی ئەو حاڵەتەی دەکات دەفەرمێت فەئەخڕەجە لەهم، هێنایە دەرێ بۆیان، مەبەست ئێوەیە دروستی کرد بۆیان، بەڵام لە شوێدا دروستی کرد بە ئاگر دروستی کرد، بۆیە لە ئاگر هێناوی یەکێ دەرێ و دروستی کردووە، بۆیە لە زیاتی بڵێ فەئەصنەعە لەهم فەئەنشەئە لەهم، دەفەرمێت فەئەخڕەجە لەهم، هێنایە دەرێ بۆیان دروستی کرد بۆیان عیجلەن گوێرەکەیەک کە جەسەدەن یعنی شکڵەکەی شێوەکەی وەکو شێوەی گوێرەکەی وابوو. ئەوجار لەه خوار، لەه یعنی ئەو گوێرەکە هەشی بوو، خوار بۆڕە دەنگی لێ دەهات. فەئەخڕەجە لەهم عیجلەن جەسەدەن، هێنایە دەرێ بۆیان گوێرەکەیەک کە هەیکەلی شێوەی هەبوو وەکو شێوەی تەوان مانگا و گوێرەکەی ئاسایی، لەه خوار و هەشی بوو دەنگەکەشی وەکو دەنگی مانگای دەچوو. فقالوا بە خەڵکەکەی گوت، فقالوا گوتی ئەوە سامیری هذا ئەوە ئەو گوێرەکەیە ئیلاهوکم پەرستراوی ئێوەیە و ئیلاهو موسا و هەروە پەرستراوی موساشە، بەڵام فەنەسیە یعنی موسا لەبیری چووە کە خوایەکەی لێرەیە، لەبیری چووە کە خواکەی هاتۆتە ئێرە بۆیە ڕۆیشتووە بۆ چێوی تۆڕ. ئەگەر زانی بای لێرەیە ئەویش نەدەچوو، یعنی ئەویش وەکو ئێوە ئەو گوێرەکەی دەپەرست و دەچوو گفتوگۆی لەگەڵ ئەو گوێرەکەی دەکرد. قەناعەتی بە خەڵکی کرد و خەڵکەکەی رازی کرد. فەئەخڕەجە لەهم عیجلەن جەسەدەن، هێنایە دەرێ بۆیان یعنی دروستی کرد بۆیان گوێرەکەیەک کە هەیکەل و شێوەی هەیە، لەه خوار اینجا دەنگی لێ دەهات. فقالە گوتی هذا ئیلاهوکم ئەوە پەرستراوی ئێوەیە و ئیلاهو موسا پەرستراوی موساشە و فەنەسی ئەو لێرە خوایەکەی خۆی پەرستراوەکەی خۆی لەبیر چوو. ئەو جار پێی گوتن چی بۆی زیاتر قەناعەتکەن ئەفەلا یەڕەونا ئایا نابینن یا نازانن، ئەللا ئەوە قسەی سامیری نییە، تەوان خوای گەورە پێیان دەڵێ وەگەوەی کە پێیان بگوترێت چۆن باوەڕتان کرد. ئەفەلا یەڕەونا ئایا نابینن یا نازانن ئەللا یەرجع ئیلەیهم ناگەڕێنێتەوە بۆیان
ئەو گوێرەکەیە قەولەن هیچ قسەیەک یعنی کە قسەی لەگەڵ دەکەی جوابی قسەکانت ناداتەوە ئەوە یەک خوا چۆن دەکرێت قسە نەکات و بێن و تقبێ ئەوجار وەلا یەملیکو لەهم لە دەسەڵاتیشی دانیە بۆ ئەو خەڵکەی ضەڕەن هیچ زەرەرێک لابە وازەحە زەرەریان بۆ دێنێ چونکە ئینسان گوێرەکەی پەرستێ کامەتی لە قیس دەچێ وایە بەڵام زەرەری پێ لا ناچێ وەلا نەفع ناتوانێ هیچ سوودێکیشیان بۆ بێن ئەفەلا ها یەڕا زۆر جار بە معنای بینینە و زۆر جاریش بە معنای زانینە لێرە دەفەرمون ئەفەلا یەڕەونا نازانن طبعا لە پێشچاویشیان بۆ ئەگەر بژڵێ نابینن هەر احتیادیە نابینن نازانن ئەللا یەرجع ئیلەیهم کە ناگەڕێنێتەوە بۆیان قسە معنای کەلیمەکەیە دەنا مەفهومەکەی ئەوە یعنی نازانن کە ئەو گوێرەکەی ئێوە کردوتانە تەخوا جوابی قسەکانتان ناداتەوە وایە وەلا یەملیکو لەهم دەسەڵاتیشیان نییە لە دەسەڵاتیشیدا نییە بۆ ئەو خەڵکەی دەیپەرستن ضەڕەن نە زەرەریان لێلابە وەلا نەفع نە قازانجیشیان پێ بگەێنێ یەکێک جوابت نەداتەوە زەرەری پێ لا نەچێت قازانجیشی بۆت نەبێ خواتیەکەی لەکوێدایە ئەوجار دەفەرمێ وەلەقەد سوێن بەخوا بە بێگومانی قال لەهم پێی گوتن هارون سەلامی خوای لێبێ من قبل پێشتر پێشەوەی کە موساش بێتەوە لایە وتی یا قەومی ئەی گەلەکەم ئینەما فتینتم بهی بێگومان ئێوە تاقی کراونەتەوە بەهۆی ئەو گوێرەکەیەوە تاقی کراونەتەوە یعنی گومڕا کراون سەرتان لێ شێواندراوە بەهۆی ئەو گوێرەکەیەوە لەلایەن سامیریەوە وازحە چونکە خوا خەبەری بە موسایدا بوو کە قەومەکە تووشی گوێرەکە پەرستی بووە وایە پێشەوەی موسا بێ سەرزەنشتی قەومەکەی بکە هارون پێشتر ئیشەکەی خۆی کردبوو یعنی ئەمر بە معروف و نەهی لە منکەرەکەی خۆی جێبەجێ کردبوو بەڵام بە قسەیان نەکردبوو وەلەقەد قال لەهم سوێن بەخوا وتی پێیان هارون پێشتر یا قەومی ئەی گەلەکەم ئینەما فتینتم بهی بێگومان ئێوە تاقی کراونەتەوە یعنی گومڕا کراون سەرتان لێ شێوێنرا بەهۆی ئەو گوێرەکەیەوە وازەحە ئەوجا پێی گوتن وئینە ڕەبەکم الرەحمان بێگومان پەروەردگاری ئێوە خوایەکی میهرەبان و بەبەزەیە بۆیە فەتەبیعونی شوێن من کەون لە پەرستن و بەندایەتی کردندا چۆن من خوا بەتەنێ دەپەرستم ئێوەش وا بکەن و ئەطیعوا ئەمری گوێڕایاڵی منیش بکەن واز لە پەرستنی ئەو گوێرەکەی بێن وازحە وەلەقەد قال لەهم هارون من قبل سوێن بەخوا هارون پێش ئەوەی موسا بێتەوە بۆ لایەن ئەو قسانەی پێگوتبوون گوتبووی یا قەومی ئەی گەلەکەم ئینەما فتینتم بهی ئێوە تاقی کراونەتەوە بەو گوێرەکەیە وئینە ڕەبەکم الرەحمان بێگومان پەروەردگاری ئێوە خوایەکی میهرەبان و بەبەزەیە فەتەبیعونی بەدوای من کەون لە پەرستنی ئەو خوا بەبەزەیە و ئەطیعوا و گوێڕایاڵیش بن بۆ فەرمانی من کە واز لەو گوێرەکە پەرستیە بێنن بەڵام گوتیان چی لە سوورەتی بەقەرە دەفەرمێت وەئوشربوا فی قولوبهم العجل خۆشەویستی پەرستنی گوێرەکە کە واچوو بووە دڵیان و ناخیانەوە وازیان پێ لێ نەدەهات بە ئاسانی وی قالوا گوتیان لەن نەبڕەح عەلەیه ئێمە بەردەوام دەبین لەسەر پەرستنی ئەو گوێرەکەیە و عاکفینە لەکنی دەمێنینەوە بە نیەتی بەندایەتی بۆ کردن ئیعتیکاف یعنی مانەوە لە شوێنێک بە نیەتی پەرستش وایە لەن نەبڕەح عەلەیه یعنی بەردەوام ئێمە لەکن ئەو گوێرەکەیە دەمێنینەوە وازی لێ ناهێنین عاکفینە لەکنی دەبین و دەیپەرستین حتا یەرجع ئیلەینا موسا هەتا دەگەڕێتەوە بۆ لامان موسا بزانین سامری ڕاز دەکات لەوەی کە ئەوەش خوای موسایە یان نا تا موسا پێ یعنی موسا پێمان نەڵێت و ئاگادارمان نەکاتەوە وازی لێ ناهێن واز بەڵێ قال گوتیان لەن نەبڕەح عەلەیه ئێمە بەردەوام دەبین لە پەرستنی ئەو گوێرەکەیە و عاکفین یعنی لەکنی دەمێنینەوە بە نیەتی بەندایەتی بۆ کردن حتا یەرجع ئیلەینا هەتا دەگەڕێتەوە لامان موسا سەلامی خوای لێبێ قال یا هارون طبعا موسا لێرە ئەوەکەی تێدا نیە لە ڕستەکەیدا مەحذوفێکەیە یعنی کاتێک موسا گەڕایەوە لایەن بۆ لە هیچ کەلیمەیەکی دانیە بەس مەفهومەکەی وایە قالە گوتی یا هارون ئەی هارون جارە ڕووی لەوی کرد چونکە ئەوی کرد بوو بە وەکیلی خۆی وایە
ئەو بەرپرسیان بوو ما منعك چ شتێک ڕێگای لێگرتی إذ رأيتهم ضلوا إذ رأيتهم كاتك كأوانت بينين قمرابون ألا تتبعني كتو بدواي فرماني من نكوي وكو من ليان تورا نبي وكو من دستيان نقري حالين أو ألا تتبعناها لزورك لقرآن كان دا لا إليه تفسير كردني دا لقل آتكيب يشوه حالين قال يا أو قصي موسى وتي أي هارون ما منعك تشتغل الرجاي لقرتي إذ رأيتهم كاتك أوان الديت ظلوا قمرابون ألا تتبعني لرجائك محذوف ليك توشوين من نكوي لسيدا شوين من نكوي لتربون لبرستني غير إخوة لتربون لبرامبر شرك وبتبرستي لبرامبر دروس كردني إخوائك جغل الله واضحة؟ أو جار بيدالي بسر زنش كردنو أفعصيت أمري آتو سربيسي فرماني منت كردوا أفعصيت أمري آتو سربيسي فرماني منت كردوا وازر لفرماني من هنا وكبيم قدوي واضحة؟ هارون يش سلامي خوالي بيداليتي قال قلت يا ابن أمة أي كري دايك يعني أي برايك يخوم لا تأخذ بلحيتي لا تأخذ هذا ليرش طبعا موسى بونديرانا واستها كبيدالي سربيسي فرماني منت كرد برسي دقري الرشي رادة كيشي مالان بدستي راستي برسي قرتو بدستي سبيشي رشي قرتو ببرتوس أو إلا دواي خوي راي كيشا برولاي خوي هنا عميتي لتوريان طبعا چونك أوي كردوا بوشي لخوي وبيوابو أو كبترخمية كردوا بلان بأو بنرمي دالي ابن دزاني بحالة قيشتوا قال أي كريبنا لا تأخذ بلحيتي ولا برأسي ريش مقرى سريش مقرى سر مقرى يعني برتي سريش مقرى ها إني خشيت بيقومان من ترسام أن تقول توبلي فرقت بين بني إسرائيل جياوازيت خستوتا نيوان بنو إسرائيل كان واضحة؟ پرتوازي چند خرابة هارون چاوي لبد پرستي تقريبا نقاندوا لبرانبر أو داك قومكي پرتوازن بن ليك جانا بنوا نبنا كومالا بقجيك دانسنوا چونك بيك قجيك داتشونو پرتوازي طبعا دردشي قوريا موسى هارون طبعا إنكاري هر كردوا بلام وقدلي وكو موسى ندا صلاتي هبوا نه چاورشي كردوا تا موسى دتو بو چونك لوي زياتر لترسان وشرميان زياتر لوي دكر بوي پرتوازن بن هذا إني خشيت من ترسم هبو أن تقول توبلي فرقت بين بني إسرائيل فرقت يعني پرتوازي دروس كردوا لنوان بنو إسرائيل كان دا أو جار ولم ترقب قولي يعني دش ترسام چاوري قسي منكي تا بودرون دكموا واضحة؟ عفو ولم ترقب قولي يعني ده ترسام بلي ولم ترقب أتوب بو چاوري برياري من قسي من النكرت حالين لي يعني ده ترسام لدوشتي يكم بنو إسرائيل كان پرتوازبن دوهم بلي بو پرتوازت کردن چاورت کرد با تا من دهات بو خم علاجي أو كيشيم ذكرت حالي قال يا ابن أمة أي كري دايكم لا تأخذ بلحيتي ولا برأسي ريش مقرى برتيش مقرى يعني من بيقناهم إني خشيت دا ترسام أن تقول بيمبلي فرقت بين بني إسرائيل جياوازي وبرتوازي خصوصا بين نيواني بني إسرائيل كانوا وياك ولا تيجي دا ترسام ولم ترقب قولي دا ترسام بلي تو چاوري برياري منو قسي من نكردوا چونك قسا بدستي يكم طبعا مسابوه وهارون بهوي موسى وبيغمبر وقسكر وبريار دلش طبعا مسابوه لها مشتكان دا طبعا ترسام لوي بلي بو ساوري من النذكر أمن دهات هو بوخم هو مساق ذكر قال أو طبعا هيك عذري أو كي ورقرتا عذري هاروني ورقر دواتر لبرامبري دا نرم بويوا دواتر داوي لخوشبوني بوخويو بو هاروني شكر بوخوي كخرابي معاملي لقل هاروني كردوا تون بو لقلي أزيتي داوا ولهاروني أجر كم ترخم بو بلا رجال يقرتنيان دعاء لبردني بوخوي بويشكر أو زار طبعا ديار هارون ضل خطاي سامري بو سامري وايكر أو زار ضل قال موسى فرمي فما خطبك أي بارودوخي توتونا جوابي توتونا أي سامري واضحة
قال قوتي فما خطبك حالي تۆ چۆنە بارودۆخی تۆ چۆنە ئەی سامری ئەتۆ بۆوات کرد واضحة قوتي چی قال بصرت بما لم يبصروا به قوتي بصرت يعني من شتێکم دیوە بما لم يبصروا به كأو خلقه وەکو من ئەو شتیان نەدیوە و نەزانیوە واضحة جا ئێستا پێتان دەڵێم بەسوڕت و من شتێکم دیوە بەسوڕت و شتێکم چاو پێکەوتووە شتێکم دیوە بما لم يبصروا به بەوەی کە ئەوان ئەو شتەی منیان نەدیوە بەسوڕت و بینیومە بما شتێک لم يبصروا کە نەیان دیوە به ئەو شتەی کە ئەمن دیومە حاڵی جا بخۆیان باز دەکا ئەن دەڵێ فەقەبەڵت و ئەمن هەڵم گرتۆتەوە کاتی خۆی خەبڵەتەن یعنی ئەوەندە پێ دەڵێن مستێک لوێچێک من ئەثەری ڕەسوول لە شوێن پێی نێردراوی خوا مەبەستی جیبریلە یعنی هەڵم گرتۆتەوە مشتێک زێری خاو ئەوەی کە زێری خاو تەمان لە عەرزی دێتە دەرێ و ئەسڵەکەی گڵە بەڵام گڵێکی تایبەت جا ئێستا پێتان دەڵێ ئەوەی من دیومە تەمان ئەو خەڵکە نەیدیوە ئەمن هەڵم گرتۆتەوە بۆی قەناعەت بە موساشکا بە حسابی خۆی مشتێک لە شوێن پێی نێردراوی خوا کە جیبریلە ئەوجار فەنەبەتتوها ئەوجار ئەو مشتم هەڵداوەتە ناو تەمان زێڕەکەی دیکە واضحە بەو مشتەی من یعنی ئەو زێڕەی خەڵکی بۆتە ئەو جۆرە گوێرەکەی کە دەنگی لێبێت و ئاوا سەرنجڕاکێش بێ ئەوجار ناڵێ وەکەذالکە دوو هەر بەم شێوەیەش یعنی ئەوە هۆکارێک بوو کە وای کرد ئیشەکەی بکەم چونکە ئەو زێڕێکی تایبەت بوو کە لەکن من بوو کوی خەڵکی نەبوو خەڵک بۆ خۆی دۆزیویەتیەوە بەڵام من جیبریل هاتووە طبعا ئێستا پێتان دەڵێم لە چیەوە هاتووە ئەو زێڕەی پیشانداوم و جێپی ئەسپەکەی یان ئاژەڵەکەی جیبریلە کە ئەو زێڕەی من هێناومە ئەوجار وەکەذالک هەر بەم شێوێش سەولەت لی ڕایزاندەوە بۆم نەفسی دەرونی خۆم ناڵێ شەیتان ها چونکە هەموو کارێکە ئینسان دەیکا شەیتان نییە زۆر جار شەیتان ئاگاشی لێ نییە وایە ئێستا بە نمونە خۆ شەیتان بە هەموو ئەوەکان بێت بەستراوەتەوە بەڵام ئینسان خراپەی هەر دەکا وایە حەز و ویستی خراپەی لە ئینسانیدا هەر هەیە وایە ئەو حەز و ویستە نەفسی ئینسانی بە ئەوەی دەکات جا ئەو سامریە حکایەتێکی دوور و درێژی هەیە یەک هەندێک دەڵێن دەگونجێ ڕاستی نەکرد بێ هەر قسەکەوانە بێ بەڵام ڕێی بە قووەت و لە کتێبەکان وە لە ئیسرائیلیاتەکان داهاتوەکە و سامریە بە منداڵی فڕەدراوە یاون بووە حاڵێ لەلایەن دەستێکی غەیبەوە تەمان سەرپەرشتی کراوە و گەورە کراوە هەتا سەرپێ دەکەوێت کە سەرپێ دەکەوێت جارێک جیبریل لێتە لای حاڵێ بە سواری ئاژەڵێک جا ئاژەڵەکە چیە بوڕاقەیە ئەوەی کاتی خۆی کە بۆ پێغەمبەری هێناوە صلی الله علیه وسلم یا ئاژەڵێکی دیکەی تایبەت بووە ئەو ئاژەڵە پێی لە هەر شوێنێکی دانابێ گڵەکە بریسقەیەکی لێ هەستاوە ئەو سامری هەر بە منداڵی وریا و زیرەک بۆ چووە ئەو گڵە بریسقەدارەی خڕ کردوتەوە هەڵی گرتووەتە ئەو کاتی جا خەڵکیش ئەو حکایەتیان یعنی ئەو بەسەرهاتی سامریان زانیوە بۆی گوێشیان لێگرتووە زانیویانە سامری لە ئەسڵدا ون بوو بزر بووە لە جیهان یعنی لەلایەن دەستێکی غەیبەوە گەورە کراوە وە شتێکیشی پێ کەرستەیەکیشی پێ جۆرە زێڕێکیشی پێ بە خەڵکی دیکە نییە ئەوجار گوتوشێتی ئەوە ئیجێی پێی ئاژەڵێکە کە نوێنەری خوای گەورە کە گەورەترینی مەلائیکەتەکانی لەسەر بووە بۆیە خەڵکیش قەناعەتی پێکرد بە ئاوە بە ئاسانی کە ئەو جۆرەکەی بەخوا بزانە حاڵێ جا ئەوە سامری ئەو وەڵامی سامریە قالە بەسوڕت یعنی دیتم یا دەزانم بیما شتێک کە لەم یەبسوڕوا به کە نەیان بینیوە و نەیان زانیوە ئەو خەڵکە فقەبەضت هەڵم گرتەوە قەبضەتەن لوێچێک مشتێک من ئەثەری ڕەسوول لە شوێن پێی پێغەمبەر نالێر یعنی مەلائیکەتەکەی نێردراوی خوا ئەوجا فەنەبەتتوها ئەو مشتە زێڕە کەرستە خاوەم هەڵدایە ناو ئاگرەکە ناو زێڕەکەی دیکە وەکەذالکە و هەر بەم شێوێش سەولەت ڕایزاندەوە بۆم دەروونم ئەو کارە
واضحة؟ قال خوای گەورە فەرمووی موسى سەلامی خوای لێبێ فەرمووی فەذهب بڕۆ فإن لك في الحياة بێگومان تۆ تا لە ژیان دابی أن تقول لا مساس دەبێ هەمیشە بڵێ خەڵکینە دەستم لێمەدەن و نابێت دەست لە هیچ کەسێکی بدەیت. جا ئەو عقوبەی دنیایی بووە کە دەڵێن جۆرە نەخۆشیەکی توش بووە کە نەخۆشیەکەی بە شێوەیەکی بووە کەس نەیهێشتۆ دەستی لێدا حاڵێ نەک کەس دەستی لێداوە بێزی هاتووە دەستی لێدا نەک کەسیش هێشتوێتی دەستی لێدا چونکە ترساوە لەوەی ئەو نەخۆشیە گولیە گەڕیە والحاصل ئەوەیەکی تاقیکردنەوەیەکی سەختە کە تا لە دنیای دابێ و عقوبەی دنیایەکەت چونکە نەک بتپەرست و بت دروست کردووە ئیبداع و داهێنانت لە بتپەرستیدا کردووە و خەڵکت فێری خەڵک پێشتر ئەگە جۆرە گوناهێکی دیکەی هەبوو بێت و جۆرێکی کرد بۆ داهێناوە. قال موسى فەرمووی یارە بە ئەمری خوای وای وتووە فەذهب بڕۆ فإن لك في الحياة بێگومان بۆ تۆ هەیە لەو ژیانی دنیایەدا ئەن تەقول هەمیشە کە بڵێ لا مساس یعنی دەستم لێ مەدەن و هەروە دەستیش نابێت لە هیچ کەسێکی بدەیت. واضحة ئەو عقوبەی دنیایی. وإن لك بێگومان بۆ تۆش هەیە موعدا کاتێکی دیاریکراو بۆ سزای حەقیقی کە لەن تخلفه کە هەرگیز ناتوانی لەو بەڵێنە دوا بکەوی یان هەرگیز ئەو بەڵێنە کە وەختی هات دوا ناکەوێت. واضحة طبعا سزای دنیایی بۆ هەر کەسێکی تاوانبار و ستەمکار ئەگەر تەوبەی نەکا دنیاییەکە بەس بۆی خەڵک پێیتەم بێت بەس بۆی خەڵک زیلەت و زەبوونیەکەی ببینێت لەنابەری قیامەتێ ناکەوێت قیامەتیان لە شوێنی خۆیەتی. واضحة وانظر ئەو جا پێی دەڵێ چی عقوبەیەکی دیکە وانظر إلى إلهك سەیری خواکەت کە خواکەت یعنی ئەوەی بەدەستی خۆت ئەتۆ بەخوای دەزانی نەک لە حەق وانظر إلى إلهك سەیری خواکەت کە الذي ئەو خوایەی ظلت عاكفا ظلت يعني بەردەوام لەکنی مایەوە بەنیەتی پەرستن کە چی لێ دەکەین لەنحرقنه سوێن بە ئێمە دەیسووتێنین خوا نابێ بسووتێ خوا خەڵکی دەسووتێنێ گەر مخالفەیان کردوایە بۆی پێت بڵێم پێت بسەلمێنم بە تۆش و بۆی بە قسەشیان کردووی ئەوە خوانیە لەنحرقنه دەیسووتێنین ئەو جار ثم لننسفنه ئەو جار ئەو هەڵی دەدەینە ورد و خاشی دەکەین في اليم لەناو ئەو ئاوەدا نسفە ینی بە بڵاوکردنەوە ورد و خاش بوونێکی تەواو دەبێتە تەپوتۆز و بە هەوادا دەڕوا شوێنەواری نایەڵێت زێر بەس بەشین ئەوەی دەبێ بخرێتە ئاگریگەر لە حەدی خۆی زیاتر خرایە ئاگری دەتوێتەوە لە ناویدا ئەوەکەی زێر ئەگەر شتی زیادی پێوە بێ فترێک دەیخەنە ئاگر بۆی چی لێ بێتەوە پیساییەکان زیادەکانی لێ بێتەوە بۆی دەڵێن مسلمان وەکو زێڕی وایە ئەگەر تووشی تاوان و گوناه هەبوو خواسی لێ دەکات وا بە ناڕەحەتی و ناخۆشی خاوێنی دەکاتەوە چۆن زێر بە ئاگری خاوێن دەکرێتەوە ئەگەر لێرە هەر خاوێن نەبوویەوە نەوکاتی لە قیامەتێ و لە دوا ڕۆژدا کەسی ئیماندار دەسووتێنرێت تا گوناهەکانی لێ دەبێتەوە مسلمانێکی پاڵەفتە و ساف. جا دەفەرمێت سەیری ئاەتەکەی کەنەوە قال فەذهب گوتی بڕۆ فإن لك في الحياة ئەتۆ بۆت هەیە لەو ژیانی دنیایەدا ئەن تەقولە کە بڵێ ئەن تەقولە بڵێ لا مساس یعنی نابێ کەس دەستم لێدا یان دەست لە کەس نادەم وإن لك موعدا لن تخلفه و بێگومان بۆ تۆ دیاریکراوە کاتێک کە لن تخلفه هەرگیز ئەتۆ ناتوانی دواکەوی و هەروەها مەوعیدەکەش کاتەکەش کە هات هەرگیز دوا ناکەوێ. وانظر إلى إلهك سەیری خواکەت کە یعنی گوێرەکەکەی کە الذي ئەو گوێرەکەی ظلت عليه یعنی مایەوە لەسەری بە بەردەوامی عاکفە پەرستنت بۆ دەکرد و بەندایەتیت بۆ دەکرد لەنحرقنه سوێن بە ئێمە دەیسووتێنین ثم لننسفنه پاشان یعنی دەیکەین بە ئەوە ورد و خاشی دەکەین و هەڵی دەدەینە في اليم ناو دەریاکە ناو ئاوەکە نسفە بە بڵاوکردنەوەیەکی وا کە شوێنەواری نەمێنێ. واضحة
ئەو جار پێیان دەڵێ ئینەما بێگومان تەنها و تەنها ئەمان هیچ سامری عقوبەکەی وەرگرت ئەوەی کە بەخۆیان دەزانی سووتێنرا ئەو جار خۆڵەمێشەکەشی بەناو هەڵدرا ناو ئاوێ و شوێنەواری نەما وازەها دەیسووتێنین ثم لننسفنه يعني باشان ئەو چ پێ دەڵێن خۆڵەمێشەی کە لە پاشماوەی ئاگرەکەیدا دەمێنێتەوە هەڵی دەدەینە ناو دەریاکەی و نەسفە بەش بەرش و بڵاو دەبێت ئەو جا کە ئەوەی بە عەمەلی پیشاندا بە خەڵکەکەی گوت ئینەما بێگومان بن ئەوە خوای ئێوە نییە ئیلاهوکم پەرستراوی ئێوە ئەلەدی ئەو زاتەیە کە لا ئیلاهە ئیلا هو هیچ پەرستراوێکی بەحەق بوونی نییە جگە لە ئەو وازەحە وەسیع كل شيء علما وەسیع ومن لە کوردیدا بڵێن زانستی خوا فراوانە و هەموو شتێکی گرتوتەوە بەس معنای کەلیمەکان وەسیع یعنی فراوانە كل شيء بە هەموو شتێک علمە زانستی خوا وایە لە کوردیدا طبعا تەرجمەی حرفی دقیقتر ناچێتەوە دەبێت بڵێ زانستی خوا وایە فراوانە و هەموو شتێکی گرتوتەوە و شتێک نییە هەبێ و خوای گەورە ئاگای لێ نەبێت و خوای گەورە نەیزانێت لە زەوی و لە ئاسماندا واضحە ئەو جا خوا دەفەرمێ كذلك هەر بەم شێوەیە نقص عليك دەخوێنینەوە بەسەرتدا ئەی محەممەد صلى الله عليه وسلم من أنباء لە دەنگ و باسی ما قد سبق ما ئەو بەسەر هاتوو ڕووداوانەی کە پێشتر ڕوویان داوە هەر بەم شێوەیە یعنی چۆن بەسەرهاتی موسامان بۆ جێڕایەوە نقص عليك دەخوێنینەوە بەسەریشتدا من أنباء لە دەنگ و باسی ما قد سبق ئەو شتانەی کە پێشتر ڕۆیشتوون واضحە وقد آتەیناکە سوێن بەخوا و بەبێ گومانی ئێمە بەخشیومانە بە تۆ من لەدونا لەلایەن خۆمانەوە ذیکڕا یعنی پند و ئامۆژگاری یان کتێبێک کە پڕیەتی لە پند و ئامۆژگاری کەمە بەستی قورئانە وایە بەم شێوەیە دەجێڕینەوە بەسەرتدا دەنگ و باسی ئەو گەل و قەومانەی کە پێشتر ڕۆیشتون وقد ئاتەیناکە سوێن بەخوا داومانە بە تۆ بەخشیومانە بە تۆ لەلایەن خۆمانەوە ذیکڕا کتێبێک کە پڕیەتی لە پند و ئامۆژگاری جا تەماشاکەن خەڵک لە بەرامبەر ئەو کتێبەدا دوو بەش واضحە من أعرض عنه هەر کەسێک پشتی لەو قورئانە کرد پشتی تێکرد لەسی ئیمانی پێنەهێنا کاری پێنەکرد نەیخوێندەوە گوێی لێ نەگرت تەبەن ئەوانە هەم پشت لە قورئانکردنن بەڵام نیسپیە وایە هەیە هەر باوەڕی پێ نییە ئەوە پشتێکردنێکی حەقیقیە وایە هەیە بە درۆی دەزانێت هەیە ئیشی پێ ناکا هەیە نایخوێنێتەوە هەیە بیری لێ ناکاتەوە بە هەر جۆرێک لە جۆرەکان ئینسان پشت لە قورئانکە من أعرض عنه هەر کەسێک پشت لەو قورئانە بکە فإنه بێگومان ئەو کەسە يحمل هەڵدەگرێ دەخرێتە سەر پشتی يوم القيامة لە ڕۆژی دوایدا ویزرا بار و کۆڵێکی قرس لە تاوان و لە خراپ واضحە هەر کەسێک پشت لەو قورئانە بکە جا وەکو گوتم بە هەر جۆرێک لە جۆرەکان هەتا پشتێکردنەکە زیاتر بێ هەیە باوەڕیشی پێ نییە ئیشی پێ ناکا ناشی خوێنێتەوە وایە طبعاً کۆڵەکەوی زۆر قورسە ئینسان هەر لەبەری دەرناچێ وایە هەیە مەسەلەن ئیشی پێ دەکا بەڵام نایخوێنێتەوە ئەگە بزانێت ئەویش جۆرێکی دیکەیە وایە هەیە دەیخوێنێتەوە بەڵام کاری پێ ناکام ئەویش نەوعێکی دیکەیە من أعرض عنه هەر کەسێک پشتی تێکە فإنه بێگومان ئەو کەسە يحمل هەڵدەگرێت دەخرێتە سەری لە ڕۆژی دوایدا ویزر یعنی کۆڵ و بارێکی قورس و گوناه لە تاوان وایە ئەو جار خالیدینە فیها دەمێنێتەوە جا ئەو ویزرە هێندێک دەفەرمن ڕێگە یعنی مەبەستی جەهەنەمە بەڵام خوای گەورە بە کۆڵی قورس ناوی بردووە چونکە تاوانەکە کە پێی دەچێتە جەهەنەمێ زۆر سەختە و قورسە خالیدینە فیها دەمێنێتەوە لەناو ئەو سزا و تووڕەیی و بارە قورس و کۆڵە قورسەیەدا بە هەمیشەیی واضحە ئەو جار وەساء لەهم یوم القیامەة ساء لەهم خراپترین شتێکە بۆ ئەوان لە ڕۆژی دوایدا حیملە کە بخرێتە سەرشانیان خراپترین جۆری گوناه جۆری باری خراپەکە ئینسان هەڵی بگرێ لە قیامەتێ پشتکردنە لە قورئان چونکە ئینسان کە ڕووی لە قورئان بێ من لە هەموو گوناهێک دەگەڕێتەوە بە نیسبەتی ئەوەی کە پابەندی بە قورئانەوە وایە مەرزنی هەرچی قورئانی بەدەست بوو ببێتە مەلایکەت بەڵام بە نیسبەتی پابەند بوون ئەگەر نیسبەتی پابەند بوونەکەت 100% بێ بێگومان 100% دەگەڕێەوە بەڵام ئەو 100% خوا تەکلیفی نەکردو کەس پێی ناکرێ بەڵام بە نیسبەی خۆت چەند پابەند بی بە قورئان و لەگەڵ قورئان تێک هەڵبی کۆڵەکەت
هێندە سوکتر دەبێ. خالدینە فیها دەمێننەوە لەناو ئەو سزا و بارە قورس و کۆڵە قورسەیەدا بە نەمری لێ مردن نییە. وەساء لەهم خراپترینە بۆ ئەوان یوم القیامەتی لە ڕۆژی دواییدا حیملەکە ئەو کۆڵ و بارە قورسە بخرێتە سەرشانیان. بەسکەی ئەو بار و کۆڵە قورسەی دەبینین پاپەناماندا یومە یونفەخ فی الصور ئەو ڕۆژەی کە فوو دەکرێت بە سووردا. فووی چەندەم؟ فووی دووەم یان سێهەمە کە خەڵک زیندوو دەبێتەوە و بەرەو دەشتی مەحشەر دەچێت، چونکە خلاف هەیە دوو فوو هەیە یا سێ، و ڕای بەقووەت ئەوەی کە دوو فوو بێ یەکیان بۆ دنیا خراببوونە، ئەوەی دووەم هەر هەنگاوی یەکەم ئینسانی زیندوو دەکاتەوە، هەر هەمان فوو هەنگاوی دووەم خەڵکی بەرەو دەشتی مەحشەر دەبا. هەندێکیش دەفەرمون سێ فوون، یەکیان بۆ خەراکردن، یەکیان بۆ زیندوو بوونەوە، نەفخی سێم بۆ پاڵنانە بە خەڵکی بۆ دەشتی مەحشەر بۆ کۆکردنەوە. هەر کامێکیان بێ فووی کۆتایی، یعنی ئینسان بارەکەی دەخرێتە سەرشانی. حاڵێت یومە ئەو ڕۆژەی فوو دەکرێت بە سووردا بە کەڕەنادا، وەنەحشر کۆ دەکەینەوە ئێمە المجرمینە هەرچی تاوانبارە یومە ئیذین لەو ڕۆژەدا، بەڵام چۆن؟ زوڕقا بە چاوشینی. یەک لە گۆڕانکاریەکان کە بەسەریاندا دێت چاویان هیچ ئاوا سەرەوە بن دەکرێت، ڕوخساریان ڕەش و چاویان شینێکی ترسناک کە بۆ خۆیان ناوێرن سەیری یەکترکەن. هەر تەماشای چاویکەی دەزانی ئەوەی لە سوڕەتی ئەوەدا دەفەرمێت لا يسأل عن ذنب، لە سوڕەی ڕەحمان ئەوەیەکی تێدایە جنۆکە و ئینسان لە قیامەتێ پرسیاریان لێ ناکرێ لە تاوانباریان، پێویست بە پرسیارکردن ناکە، یعنی هەر سەیریانکەی بە ڕوخساریانەوە دەزانی. جا تاوانباران یەک لە وەنەحشر المجرمینە کۆ دەکەینەوە تاوانباران لەو ڕۆژەدا بە چاوێکی شینەوە، عینز بە ڕوویەکی ڕەشەوە لە شوێنێکی دیکە باس کراوە و هەروەها چاوێکی شینیش. یەتەخافتونە بەینەهم، حاڵیان چۆنە؟ یەتەخافتونە بەینەهم یعنی قسە دەشارنەوە لە بینی خۆیاندا، بەنهێنی بە چرپە قسە لەگەڵ یەکتری. یەتەخافتون نەک ترسێن نالێرە، یەتەخافتون یعنی دەشارنەوە قسەکانیان لە بینی خۆیاندا، لە بینی خۆیاندا دەڵێن چی بە چرپە؟ ئیلا بیستوم ئێوە نەماونەتەوە، ئەو بە یەکتری دەڵێن ئیلا عەشرە تەنها دە ڕۆژ نەبێ. ئەو هەموو دنیایان لەکن دەبێتە دە ڕۆژ، دەڵێن ئێمە تەنها دە ڕۆژ لە دنیادا بووین، یعنی هەرچی خۆشی و لەزەت هەیە جارێ نەچوونەتە جەهەنەمێ. ئەگەر بسنە جەهەنەمێ و لە جەهەنەمێ بخرێنە جەهەنەمێ، حەدیثەکەی دەفەرمێت کۆتا یعنی کەسێکی کافر یەک جار لە جەهەنەمێ هەڵدێنن دەیهێنە دەرێ، ئەوەی لە هەموو خەڵکی ژیانی خۆشترە. خی گەورە لێ دەپرسی خۆشی دیوە، دەڵێ لا والله یا ڕەب، دەڵێ نا سوێن بە تۆ ئەی خوا قەت لە دنیادا خۆشیەکم نەدیوە، بەزەوەی ئێستا نەچوونەتەوێ لە دەشتی مەحشەرن، ئێستا سزا حەقیقییان نەدیوە، بۆی دەڵێن ئێوە لە بینی خۆیاندا پێتان ماوە چەند؟ دەڵێن دە ڕۆژە لەوانەی مابینەوە. یەتەخافتونە بەینەهم قسەکانیان دەشارنەوە لە بینی خۆیاندا، دەڵێن ئیلا بیستوم یعنی ما لە بیستوم ئێوە نەماونەتەوە ئیلا عەشرە تەنها دە ڕۆژ نەبێ. بەڵام خوا دەفەرمێت چی؟ نحن أعلم بما يقولون ئێمە زاناترین بەو قسانەی دەیکەن، بە حساب بە چرپە دەیکەن بۆی کەس گوێی لێ نەبێت، کەس نەیبیستێ. بەڵام خوا دەفەرمێت نحن أعلم ئێمە زاناترین بما يقولون بەوەی دەیڵێن إذ يقول کاتێک دەڵێت ئەمثەلهم، ئەمثەلهم یعنی ژیرترینەکەیان، ژیرترینەکەیان عاقڵترینەکەیان طریقەتەن لە ڕووی ڕێگا و ڕێبازەوە لە ناو کافرەکاندا پێیان دەڵێ چی؟ جوابیان دەدا دەڵێ ئیلا بیستوم نا ئێوە نەماونەتەوە ئیلا یەوم تەنها ڕۆژێک. ئەوەی لە هەمووان عاقڵترە، ئەوانی دیکە دەڵێن دە ڕۆژ، بەڵام عاقڵترینەکەیان و ئەوەی لە هەمووان بە حساب چاوساغیان بووە دەڵێن نە دە ڕۆژ نەبووە تەنها ڕۆژێک بووە. ئەوە ئێستا هەر لە دەشتی مەحشەردان. این واضحە؟ نحن أعلم بما يقولون ئێمە زاناترین بەوەی کە دەڵێن چی؟ إذ يقول أمثلهم کاتێک دەڵێ ژیرترینەکەیان طریقەتەن لە ڕووی ڕێگا و ڕێبازەوە ئیلا بیستوم ئێوە نەماونەتەوە ئیلا یەومە تەنها ڕۆژێک نەبێ. واضحە؟ ئەو جار وەیەسئەلونەکە پرسیار لێ دەکەن عن الجبال لەسەر ئەو شاخانە. بتپەرستەکان تەمان پرسیاری تێگەیشتن ناها، زۆر جار پرسیاری ئیحرازکردن دەیانگوت ئەوە ئێمە قەی نابووینە خۆڵەمێش و چیسێ دێ و شاخە زەخم و گەورە و بە قووەتانە چیان لێ دێ، پێیان وا بۆ گەر ئینسانیش بمری خۆشاغ لە ناو ناسن. وەیەسئەلونەکە پرسیار لێ دەکەن عن الجبال سەبارەت بەو شاخانە لە قیامەت چیان لێ دێ؟ فەقل پێیان بڵێ یەنسیفها ورد و خاشیان دەکا ڕەبی پەروەردیگارم نەسفە بە ورد و خاشبوونێکی تەواو،
بەڵام تەمەن یەکەم جار سیان لێ دێ هەڵدەقەندرێن واتر دەبنە شاخی فریودەرە ها لە دوورەوە شکڵەکەیان هەر دەمێنێ بەڵام قووەتیان تێدا نامێنێ قۆناغی کۆتایی یەک بالەی دەدا تەمەن دەبنە تەپ و تۆز و هەر هەمویان لەگەڵ زەوی یەکسان دەبن هەرچی شوێنەواری شاخ بێ لەسەر زەوی بوونی نامێنێ وەیسئەلوونەکە عەنی الجیبال پرسیارت لێ دەکەن سەبارەت بە شاخەکان فەقول پێیان بڵێ یەنسیفوها ورد و خاشیان دەکا شاخەکان چێ ڕەبی پەروەردیگارم بە نەسفە بە ورد و خاش بوونێکی تەواو فەیەذەڕوها ئەو جار دەمێنێتەوە ئەو زەویە قاعن بە زەویەک کە سەفسەفە هیچ بەرزایی و نزماییەکی تێدا نیە تەخت فەیەذەڕوها یعنی دەمێنێتەوە ئەو زەویە قاع یعنی دەشتێکی تەخت کە سەفسەف هیچ بەرزایی و نزمایی و دار و درەخت و قوڵایی و لێژی و هەوراز و نشێوێکی تێدا نامێنێ وازحە فەیەذەڕوها دەمێنێتەوە زەویەکە قاعن بە تەختی و سەفسەف یعنی بەبێ بوونی هیچ بەرزایی و نزمایی و دار و درەخت و گژوگایە لا تەڕا فیها نابینی لەو زەویەدا عیوەجە خواریەک هەبێت خواری لاریەکیش نییە ولا ئەمتە بەرزاییەکیشی تێدا نییە لا تەڕا فیها عیوەجە نابینی عیوەج یعنی خواری بەرزی و نزمی ولا ئەمتە یعنی بەرزاییشی تێدا نییە خواری و بەرزی تێدا نییە وازحە یەومەئیذین لەو ڕۆژەدا کە قیامەتدا دێ و خەڵک زیندوو دەبێتەوە یەتەبیعونە خەڵکەکە دەکەونە شوێن ئەدداعی بانکەرێک یعنی ئەو مەلایکەتەی کە بانگی خەڵکی دەکا بۆ کۆبوونەوە لە دەشتی مەحشەر کە لا عیوەجە لە کە هیچ کەس ناتوانێ عیوەج یعنی دوا بکەوێت لە وەڵام نەدانەوەی ئەو بانکەرە وازحە ئەو جار مەترسیەکی دیکە کە دروست دەبێ وەخەشەعەت الئەصوات و وەخەشەعەت یعنی ملکەج دەبن کب دەبنەوە نزم دەبنەوە هەموو دەنگەکان لە بەرامبەر خوای میهرەباندا وەخەشەعەت الئەصوات ملکەچ و بێ لاواز و بێهێز دەبن دەنگەکان لە بەرامبەر خوادا کب دەبن و کەس دەنگی لێ نایە فەلا تەسمعوا دەفەرمێن نابیستی لە ڕۆژی دواییدا لەو ڕۆژەدا کە خەڵک دەشتی مەحشەر بەرەو دەشتی مەحشەر دەچێت ئەو هەموو خەڵکە بەیەکەوە دەڕوا بەڵام لە دەشتێکی تەخت و پاندا فەلا تەسمعوا نابیستی ئیلا هەمسە تەنها یعنی دەنگێکی زۆر نزم نەبێ کە عولەما دەفەرمون دەنگی پێیەکانیان ئەویش بەکوێتەوە بە پێخواسی کەسەکە دەڕوا لە دەشتێکی تەختیش دەڕوا کە نەبەرزی و نەنزمی لێیە ئەو هەموو خەڵکە بەیەکەوە دەڕوا یەک کەس یەک قسەی ناکە لەبەر سامناکی و ترسناکی ئەو ڕۆژە تەنانەت لەو ڕۆژەدا ئیماندارانیش نەوعێک ترسیان هەر هەیە و توانای قسەکردن و ئەوەیان نیە کەسی کافر و تاوانباریش هەر هیچ کە پێشتر لە قەبرزانیوێتی تەوان نەتیجەکەی کوێ و ئەنجامەکەی کوێ ئەوان هەر هیچ لە ترسان ئەوەکانی کەش لەبەر سامناکی ڕۆژەکە ناتوان وازحە یەومەئیذین یەتەبیعونە الداعیە لەو ڕۆژەدا دەکەونە شوێن بانکەرێک کە ئەو بانکەرە ئیسرافیلە یان هەر مەلایکەتێکی دیکەیە کە بانگی خەڵکی دەکا بۆ کۆبوونەوە و خڕبوونەوە لا عیوەجە لەو کەس ناتوانێ وەڵامی نەداتەوە و لە فەرمانەکەی دەرچێ وەخەشەعەت الئەصوات و کب دەبن و بێدەسەڵات دەبن دەنگەکان یعنی خاوەنی دەنگەکان لە بەرامبەر خوای میهرەباندا فەلا تەسمعوا نابیستی ئیلا هەمسە تەنها دەنگێکی زۆر نزم نەبێ کە ئەویش وەکو ئیبن عەباس دەفەرمێت دەنگی خشپەی پێیەکانیانە لەنا هیچ دەنگێکی دیکە نایە جا خوا دەفەرمێ یەومەئیذین لەو ڕۆژەدا لا تەنفەع الشەفاعەت سوودی نییە تکاو شەفاعەتی هیچ کەسێک یەومەئیذین لەو ڕۆژەدا لا تەنفەع الشەفاعەت سوودی نییە شەفاعەت و تکاو پاڕانەوەی هیچ کەسێک ئیلا من ئەذینە لەه مەگەر کەسێک مۆڵەتی پێدا بێ خوای میهرەبان کەسێک مۆڵەتی دا بێ خوای میهرەبان شەفاعەتی بۆ بکرێ یان شەفاعەت بکە هەردووشی هەم ئەوەی شەفاعەتی بۆ دەکرێت دەبێ خوا ڕێبدا ئەوەی شەفاعەتیش دەکە مەسەلەن تۆ ئەگەر لەو کەسانە بی کە شەفاعەتت وەردەگیرێ وازحە دەبێ کەسەکانیش خوا ڕازی بێ شەفاعەتیان بۆ بکەیت
يعني دەبێت بڵێ دەمەوێت بۆ فلان و فلانی خوارەی دای ئەو جار دەتوانانی شەفاعەتیان بۆ بکەیت ئەو جار دەبێت کەسەکە وەڕەضیە لەهو ڕازی بوو بێ خوا لەو کەسە لە قسەی مەبەست ئەوەیە دەبێت عولەما دەفەرمون ئەو کەسە لای کەمەی لە دنیادا لا إله إلا الله گوت بێ خاوەنی تەوحید بێ خاوەنی ئیمان بێ لەنا کەسێک ئیمانی نەبێت و ئەو قسەی نەکرد بێت کە خوا لێی ڕازیە بە شەهادەوە نەمرد بێ مەجالی شەفاعەت بۆ کردنی هەر چیەک بینی ئەگەر پێغەمبەریش بێ پێغەمبەری خۆمان بۆ مامی کە ئەو هەموو چاکەی لەگەڵ کردوونە لە بەرەوەی لەسەر مەرگدا لا إله إلا الله نەگوتووە دەیگوت بەس بڵێ لا إله إلا الله ئەو قسەی بۆی لە قیامەتێ بیکەمە مای شەفاعەت بۆ کردنت بەڵام نەیگوت یەومە ئیذن لەو ڕۆژەدا لا تەنفع الشەفاعەت سوودی نییە تکاو پاڕانەوەی هیچ کەس بۆ هیچ کەسێک إلا من أذن له الرحمن مەگەر ئەو کەسە کە مۆڵەتی پێبدا خوای میهرەبان جا شەفاعەت دەبێ شەفاعەتکەرەکە خوا لێی ڕازی بێ شەفاعەت بۆ کراوەکەش دەبێ خوا پێی ڕازی بێ ولا چیشدا شەفاعەتی بۆ دەکەی تەمان هەر خوا بۆ دیاری دەکا ئەوەکە دەرگایەکە مەفتوح نییە بە کەیفی خۆت هەر یعنی هەم شەفاعەتکار شەفاعەت بۆ کراو لە چیشدا شەفاعەتی بۆ دەکەی چونکە شەفاعەت نەوعی هەیە ئیمانداریشە بەڵام لەوانەیە پێویستی بە شەفاعەت بێ بۆی تۆزێک بەرزتر بێتەوە وایە هەیە جەهەنەمیە شەفاعەتی بۆ ئەوەیە لە ئاگر بێتە دەرێ هەیە شەفاعەتی بۆ ئەوەی چاکە و خراپەی وەکوەکەن بۆی تۆزێک چاکەکانی ئەوەتر بن خوای گەورە چاو لە کەم کووریەکانی بگرێ ئەوە مەرجێک ڕازیبوونی خوا مۆڵەتی خوایە مەرجی دیکەوەی وەڕەضیە لەهو دەبێت ڕازی بوو بێ خوا لەو کەسە لەو قسەی کە کردوێتی و لەسەری مردووە کە لا إله إلا الله ئەو جار دەفەرمێ يعلم ما بين أيديهم خوای گەورە دەزانێت ما بين أيديهم ئەو کار و کردەوانەی کە لە دنیادا کردویانن وما خلفهم و ئەوەی لە قیامەتیش بۆیان ئامادەکراوە و چیان بەسەردێ هەندێکیش دەفەرمون ما بين أيديهم ڕابردوویە ما خلفهم داهاتوویە یعنی خوای گەورە ڕابردووشت و داهاتووشت دەزانێ کە گومانی تێدا نیە تەوان کرداریان ڕابردووە یا داهاتوویە وایە اینجا هەمووی هەر ڕاست ڕابردوومان دەزانێ داهاتووشمان دنیا و قیامەتیشمان خوا دەیزانێ وایە يعلم ما بين أيديهم وما خلفهم خوای گەورە دەزانێت هەموو ئەو شتانێک کە مرۆڤ لە دنیادا یان لە ڕابردوودا کردوونی یان ئەوەی لە داهاتوودا دەیکا و لە قیامەت بەسەری دێ بەڵام خوا دەفەرمێ ولا يحيطون به علما ولا يحيطون ئێوە ناتوانن ئاگادار بن بە تەواوی لە ئیش و کارەکانی خوا علمە یعنی بە ئاگادار بوونێکی تەواو وایە خوا هەرچی کردداری ئێمەیە دەیزانێ وایە بەڵام ئێمە ناتوانین لە هیچ شتێکدا زانیاریمان سەبارەت بەخوا هەبێت بە کاملی بە تەواوی شتەکانی ئێمە بەرامبەر خوا هەمووی سنووردارن وایە ولا يحيطون ئەوان ناتوانن ئاگادار ببنەوە بیهی لەو لەخوا علمە بە ئاگادار بوون و زانستێکی تەواو ئەو جار خوا دەفەرمێ هەر باسی قیامەتە دەکات دەفەرمێ وعنەت الوجوه عنەت یعنی ملکەج دەبن و شۆڕ دەبن و کەس دەبن ڕوخسارەکان لە بەرامبەر الحەی القەیوم خوایەکی هەمیشە زیندوی قەیوم مشرخۆر و بەڕێوەبەری کەون و بوونەوەر کە ئەوەش تەبان هەر سیفەتی کافرەکان و بێباوەڕەکانە بەو شێوازیان لێدێ جارێ خوا باسی ئیماندارانی نەکردووە وعنەت الوجوه یعنی زەبون و سەرشۆڕ دەبن ڕوخسارەکان یعنی خاوەنی ڕوخسارەکان و کە سەرشۆڕیەکە بەدموچاویانەوە دیارە لە بەرامبەر چێدا سەرشۆڕ و زەبون دەبن للحەی القەیوم لە بەرامبەر خوایەکی زیندوی قەیوم یعنی کە ڕاگر و هەروەها بەڕێوەبەری کەون و بوونەوەرە لە دنیا و لە قیامەتدا وازحە ئەو جا خوا دەفەرمێ وەقەد خابە بێگومان زەرەرمەندن لە قیامەتێ من حەمەلە هەر کەسێک هەڵی گرتوێت و ئەنجامی دابێ ظولمە ستەم جاستەم لە بینی خۆت و خوای دابێ کە شیرکە یان گوناهەکانی دیکە بێ وەقەد خابە بێگومان زەرەرمەندە من حەمەلە یعنی ئەوەی کە هەڵی گرتووە و ئەنجامی داوە ظولمە ستەم ئەوە خوا پەناماندەوە نەتیجەی کافرەکان ئەدی بەعەکسەوە ومن يعمل من الصالحات هەر کەسێک ئەنجامی دابێ من الصالحات يعني بەشێک لە کارە چاکەکانیش واضحە بەڵام وهو مؤمن بەمەرجێک ئیماندار بێ مەرجی کردار لای خوا چ شتێکە عملەکەت صالح بێ
وایە وهروەها پاڵنەرەکەت ئیمان بێ کە دەیکەی ئەو مەرجە هەر کەسێک کاری چاکەی کرد بێ کارەکەت چاک بێ پاڵنەرەکەشت ئیمان بێ جاری وهەیە ناکرێت پاڵنەرەکەت ئیمان بێ و کارەکەت خراپ بێ بڵێ نیەت حیسابە شتیوانی نیەت کە چاک بۆ عملەکەش دەبێ چاک بێ یان عملی ساڵحیش ئەگەر بەنیەتی قیامەتێ نەیکەی و بەنیەتی ئیمان نەیکەی هیچ بەکەڵکردنایە بۆ قیامەت هەر کەسێک ئەنجامی دابێ کاری چاکە و ئیماندار بێ فەلا یەخاف ئەو کەسە ناترسێ ظولمە لەوەی کەستەمی لێ بکرێ یعنی چاکەکانی بۆ هەژمار نەکرێن یان تاوان و خراپەی زیادی لەسەر بنووسرێ ئەو جار وەلا هەڵمە و هەروەها ناترسێ لەوەی پاداشتەکەی لێکەم بکرێتەوە وازحە ناترسێ لەوەی زوڵمی لێ بکرێ زوڵمی لێ بکرێ یعنی خراپەکانی بۆ زیاد بکرێ وەلا هەڵمەیان پاداشتی چاکەکانی لێکەم بکرێتەوە وازحە ماوێتی وانە وەکەذالک هەر بەم شێوەیە ئەنزەلناه ڕەوانەمان کردووە قورئانەن عەرەبیەن قورئان بە زمانی عەرەبی وایە ئەوەی یەکەوە قسەی تێدا نیە وەسەڕەفنا فیه ڕوونیشمان کردوتۆ لەناو ئەو قورئانەدا من الوعید جۆرەها وعد و بەڵێن جا وعید هەم بە معنای هەڕەشە دێ بۆ کافران هەمیش بە معنای بەڵێن دێ قورئان هەموو هەڕەشەی تێدایە بۆ کافران و تاوانباران هەمیش بەڵێنی تێدایە بۆ ئیمانداران لعلهم يتقون بە ئومێدی ئەوەی خۆپارێزی بکەن خوا بۆیە قورئانی ناردووە و هەڕەشەی کردووەیان مژدەی داوە ئەو یحدثو لهم ذیکڕا یان بۆ ئەوەی بێنێتە پێشێ بۆیان ذیکڕا یعنی ئامۆژگاریەکی تازە وەربگرن بەهۆیانەوە ئەمرەکانی خوا زیاتر جێبەجێکەن یا لە قەدەغەکراوەکان زیاتر دوورکەونەوە وكذلك أنزلناه هربم شوي ناردومانة خوارق قرآن بزمان عربي وصرفنا فيه من الوعيد رون مان كردوتو لنا أو قرآن دا من الوعيد يعني جورها هرشو بيمان وبلين هرشو بو كافرانو طبعا اگر بلين يجبي بو إيمان داران بلام ليرة ما بستي هرشي زورتر فرمين لعلهم يتقون باشكم بهوي أو هرشانوا خو بارزيب كان واضحة أو يحدث لهم يان درسكا بويان ذكر آموشگاريكي تازو وان لبي أمريكان جيبزيكانو لنهيو قدغ كراوكان دور كونه صلى الله عليه سيدنا محمد وعلى آله وصحبه